بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت ڕۆژێکی نوێیە لە گەشتی شیکاری وەرزشی و کۆتا ڕۆژی هەفتە کە قۆناغێکی نوێمان لە بەڕێوەچوونی یاریەکانی لیگە پوکەڵ و جامی شای ئیسپانیا هەروەها خولی ئیتالی و جامی یانە پیشەگەرەکانی ئینگڵتەرامان هەیە لەوەی کە بەڕێوە دەچن وە شەوی ڕابردووش کۆمەڵێک یاری ئەنجام دراون. ئەمڕۆ سەرنجێک دەخەمەوە سەر میلان لەبەری بە کاتێکی گونجاو لە باش ێزانم کە تەفاسیلێک بین لەسەر میلان لەبەرەوەی ڕەنگە زۆر خوێندنەوەی غەڵەت بۆ میلان بکرێ و هەروەها ئەمڕۆ یاریی لوتکە و گرنگمانەیە لە خولە سێرەکانی عێراق ڕۆبەڕوونەوەی نەورۆز و هەولێر و وەلی کەریم و باسم قاسم ڕۆبەڕوو یەک دەبنەوە کە وەلی کەریم جارێکی دیکە دوای دابڕانێکی تقریباً 2 ساڵ و نیوی جارێک ترەگەڕێتەوە بۆ ڕانەرایەتی نەورۆز و ئەم شەو لەسەر کورسیە دەگەوە سەرکردایەتی یانی نەورۆزەکە لە ڕۆبەڕووبوونەوەی یانی هەولێر لە خولە سێرەکانی عێراق لە درێژەی یاریەکانی هەفتەی شەشەمی خولە سێرەکانی عێراق. بە میلان دەست پێ یەکەم وەکو پێم وتم چەند خوێندنەوەیکی غەڵەت بۆ میلانەکرێ و چەند بابەتێکی گرنگ بۆی لەکە درێتەوە. لە ماوەی ڕابردوو من هاوڕێیانیشم کاتێک لە گفتوگۆی دەرەوەی یاریگا باسییان لە میلان و دۆخی میلان کرد. ئێمە باسمان لە ئەگەرێک کردووە لەوەی کە بە هۆکاریەوەی کە میلان بەهۆی ئەوەی کە بەشداری هیچ پاڵەوانەتیی ئەوروپی ناکە ڕەنگە ئەمە وەکو هەلێک بۆ خۆی قۆزێتەوە وەکوی چۆن ناپۆلی بوو بە پاڵەوانی تا لە میلانیژەم هەلە بۆ خۆی قۆزێتەوە. ئەمە وەکو قسەیەک وەکو خوێندنەوەیەکە کرێ بۆ تیپێک کە بەشداری پاڵانتی ئەوروپیەکان ناکە هەمیشە ئەم تیپانە چاوەڕێی سوپرایزێکیان لێیەکرێ. ئەمە ئەم قسەیە لێرەدا بۆ خوێندنەوەی یەکەمی میلان تەواوە. دوای ئەوە کە باسی میلانەکرێسە بەنمونە من هەر ئەمڕۆ لە هەواڵە وەرزشیەکانی خۆمە چیمان وتمان میلان گەڕایەوە بۆ ئەنجامە خراپەکان 2 یاریە لەسەر یەک خاڵ لە دەست دەدات واتە نایباتەوە. ئەو سەرەتایی میلان کە گەرچی هەفتەی یەکەمیشی بەشکست بەرامبەر بە کریمۆنزی دەستی پێکرد بەڵام دواتر چەند هەفتەیە لەسەر یەک سەرکەوتنی تۆمار کرد دواتر یەکسانی یوڤەی توژاتەوە پێشەوە لە ناپۆلی بردبووانێ دواتر هەفتەی پێشوو یاخودەم هەفتەیە 2 جار یەکسان بۆ یەکیان لەگەڵ بیزا لە ساحەی خۆی و یەکیشیان لەگەڵ ئەتڵەنتا یەکسان بۆتەوە لە دەروی ساحەی خۆی. وتیان میلان 2 یاریە لەسەری خاڵ لە دەستە بە حکمێ و سەرەتا باشی دەستت پێکرد تۆ خاڵ لە دەستدان بوو بە ئەوەی کە وەکو هەواڵێک باسپرێکە میلان لە خاڵ لە دەستە لە کاتێکە خۆی بە هیچ جۆرێگەمە هەواڵ نییە بۆ میلان کە خاڵ لە دەست بە بەڵکو شتێکی زۆر تەبیعیە. هەمیشە بۆ وەرزی ئەمساڵ سەرکەوتنەکانی میلان بەرباسە بن کە میلان دەیباتەوە دەبێتە هەواڵ و باس کە میلان یەکسان بێ بەرامبەر بە ئەتڵەنتا نابێ یعنی بێتە هەواڵوکەوەی بڵێ میلان شتێکی خراپی لێ بەسەرات بێ بەڵام بەرامبەر بیزا یەکسانبی ئەمە لێکدان تو لەبەی تۆ لە مو دۆخەکە بێ بەرامبەر بیزا براوەبی بەڵام تۆ لە ناو یوڤە یەکسانبی ئەمە دەستکەوتە تۆ لە ناپۆلی بەریتەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە لە پاڵەوانی وەرزی ڕابردوو تۆ لە ناو ئەتڵەنتا ئەم شەو یەکسان بووی دەستکەوتە نەک خاڵ لە دەستدانە بۆچی بۆ دەستکەوتە خاڵ لە دەستدانە لەبەرەوەی ئامانجی میلان لە وەرزی ئەمساڵە کورسیەکانی ئیتالیا بووە بە 4 کورسی. میلان ئەمساڵ گرنگترین ئامانج بووی گەشتنە بە یەکێ لە پاڵەوانەتی ئەوروپیەکان کەواتە تۆ بە دیوی خوێندنەوەی خۆت ئەم پێشبینیت بۆ میلان هەیە ئەمە ناگاتەوەی تۆ لە هەموو کارێکی خۆتە ئەم واقعە بەسەر میلانە بسەپێنی. میلان لە وەرزی ئەمساڵ تیپێکە هەوڵ بۆ گەیشتن بە یەکێک لە پاڵەوانەتی ئەوروپیەکان هەیە بۆ هەوڵەیە کە لە 4 پلەکەی پێشەوەی ڕیزمەندی خولی ئیتالی بێ یعنی بەدەر لەوە میلان هیچ ئامانجێکی تری نییە لەوەی تۆ دانیشی بڵێ ئەمەی بۆ بکەی و پێوە وڵات تۆ بەرامبەر ئەتڵەنتا خەڵ نە واقعیەتی ئەم تیپە بەم جۆرەیە وەرە با ئێمە حسێبێ بکەین باشە بۆچی ئەمە خۆ میلان یانێکی گەورەیە چۆن ئێمە بین بڵێن میلانە بێوا بێەوە بێ ئەمە بیانوو نییە بۆی کە هاندەری میلان بی بڵێ ئەگەر ئەمە بێنێت دەستکەوتەوە ئەوانە شتێکی ئاساییە نەبیانوو نییە بە چ پێوەرێک تۆ وەرزی ڕابردوو پلەی 8ەمت گرتووە واتە وەرزێکی زۆر خراپت بەڕێکردووە لە کاتێکا پاڵەوانی سوپەری ئیتالیاش بووی. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەو مێرکاتۆی تۆ ئەنجامت داوە گەورەترین یاریزان کەس گواسووتەوە یەشاریە لە کلۆبروجەوە گواسووتەوە کە هەر هاتوۆتە میلان و تووشی پێکان بۆ 35 ملیۆنت پیاوە تەواوی یاریزانەکانی دیکە گەرەسێمە وەریگرین لە ڕووی پێگاتەوە
یعنی تاوی یاریزانەکانی دیکە بۆ نمونە مۆدریچ بە گرێبەستی ئازا داتوێتە میلانوانێ ڕابیۆ عینشت کامە دوو ڕێکایزی سەرکی میلانن لە ڕێچی و ئیستۆپینان و ئەمانەش پارێکی وا سرف نەکراوە بەن کۆنکۆ ڕاستە کۆی گشتی سەفقەی گرێبەستەکانی میلان دەڵێ سەفقە کراوە بەڵام کۆی گشتی ئەم گرێبەستانە گرێبەستی ئەندە گەورە نین تۆ بێم هیوا گەورەیە لەسەر میلان هەڵبچنی نا واقعەتەکەی میلان بۆ جۆرەیە تەعادولی لەگەڵ ئەتلەنتا پێی ناوترێ خاڵ لە دەستدان بەڵکو ئەنجامێکی باشە بۆ میلان لە دەرو یاریگای خۆی ئەگەر لە نێو یاریگای خۆشی بووایە ئەمە شتێکی تر دەتوانی هەڵوێستێکی تری لەسەرکەی بۆیە گرێبەستەکانی میلان با ئەو گرێبەستە نین تۆ هەموو جارێ بەس لە بەروی میلان غەڵەتێکی کرد پێشەنگی گر فشاریەوەی بخەیتە سەر بڵێ وڵات تۆ ئەمە خاڵە لە دەستداوە خاڵ لە دەستدا نەخێر بەو جۆرە نییە ئەم ستایل و ئەم داڕشنە بە تەواوەتی غەڵەتە نەگەرە شیکەرەوەکانی خۆشمان کە دانیشن باز لە یەکسان ئەڵێ میلان گەڕاوە بۆ ئەنجامە خراپەکانی کاکە میلان ئەنجامی هەر خراپ بووە خۆ میلان پار بەتەڵی خولی ئیتاڵی نەبوو خۆ میلان پار لە چامپیۆنز لیگ نەچۆتە قۆناغی چوارگۆشەی زەڕین و یاری کۆتایی میلان یاری کۆتایی سوپەری جامی ئیتالیاشی دۆڕانەوە بە بۆڵۆنیا میلان تیپێکی زۆر خراپە وە گرێبەستەکانیشی لە وەرزی ئەم ساڵان نەچووە 500 ملیۆنی لە مێرکاتۆیە سەرف کردبێ هاتووە حاڵەتێکی زۆر ئاسایی کردووە گۆڕانکاری کردووە لە ڕانەرە چەند یاریزانی چێناوە تێکەڵەیەکی دروست کردو لە نێوان کۆمەڵە یاریزانی لاوە کۆمەڵە یاریزان کە بە ئەزمون و ئەزمونێکی زۆرانەیە تۆ تیپێکی دروست کردووە لە پێناو چی؟ لە پێناوی بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو هیچی دیکە کاتێ تۆ توانی بە میلانی ئەلێگری بڵێ شکست خواردوو کاتێ تۆ توانی بڵێ میلان گیری خواردو یا میلان ئەنجامی خراپە و یا میلان بۆ جۆرێ ئەگەر میلان چانسی ڕکابەریکردنی لە چوارپلەکەی پێشەوەیان نەمێنێ ئەو کاتی میلان کە پلەی پێنجەمەگرێ لەگەڵ جیاوازی لەگەڵ پلەی چوارەمە بۆتە هەشخاڵ و بۆتە نۆخاڵ و ناتوانێت گرتنەوەی بۆ بک بۆی کە بگاتە تۆ ئەتوانی بڵێ میلان دیسانەوە لەسەر ئەنجامە خراپەکانی وەرزی ڕابردووی بەردەوام بوو تیپەکە جارێکی دیکە نەگەڕەشتەوە بە چاکمە بەڵام لە کۆتاییدا ئەگەر پلەی پێنجەمیش بینە هەر دەستکەوتە بۆ میلان کە وەرزی ڕابردوو بەشداری ئەوروپا لیگەکە چونکە میلان وەرزی ڕابردوو بەشداری هیچ پاڵەوانێتێکی نەکردووە بۆیە یعنی تێگەیشتن لە شتەکان ئێمە تێگەیشتێکی زۆر غەڵەتمانەیە ئیتر بۆ نمونە مانچستەر یونایتێدی ئەمۆریم حتا سێ هەفتە پێش ئێستا ژەمی سەرزەنشتیمان کورە تۆ قەدر ڕێک نابیتەوە تۆ بەس ڕایەنەرنیت و تۆ وای تو پێگاتەکە وایە مە قسەی هەموومان بوو ئێستا سێ یاری بردووەتەوانێ مانچستەر هاتووەتە پێشۆرگا مانچستەر دەیەوێت یەکێ بێ لەو تیپانەی بەشداری چامپیۆنز لیگی وەرزی داهاتووەکە و ئاو دوو یاریتر مانچستەر بدۆڕێتەوە دیسان و ڕێتمەکەی گۆڕێتەوە لەبەرەوە بەجددی سیستمێکی ئیشکردن و قسەکردنی زۆر غەڵەت دروست بووە بەداخەوە کە یعنی من ئەتوانم بڵێم خەڵکانی کۆشیارمان هەن ئاگان لەم شتانە هەمووی هەیە پس بەجددی عیبەیە تۆ یعنی ئەم مانگە وەسفەکەی مانگی داهاتوو سەرزەنشتەکەی هاتەوە دیسانەوە وەسفەکەی تۆ کاکە ئەم نیسیەتیە نابێ ئەم دووفاقی نەماوە ئێستا چوارفاقیە لەبەرەوەی لە وەرزێکە چوار خوێندنەوە بۆ تیپەکرێ بۆ نمونە من ئێسەوەکو خۆمەکو هاندەری میلان من باوەڕم بەو تەسەوڕە هەیە کە میلان ئەمساڵ بە حکمی بەشداری پاڵەوانتە ئەوروپیەکان ناکە ئەگەر ئینتەر میلان قۆناغێکی باش لە چامپیۆنز لیگ ببڕێ و ناپۆلی بگاتە قۆناغی دووەمەوە حاڵەتانە بۆنە من پێم وایە میلان دەتوانێت بیر لە بردنەوەی نازناوی خولی ئیتالی بکاتەوە چونکە بە تایبەتی بە تێپەڕبوونی کات تیپەکانی تر خۆ میلان بەر یەک یاری یعنی هەفتانەی یەک یاریەکە سری ئەو موپیەکانەیە ئێستا میلان پێکانێکی زۆری بۆیە یعنی زۆر کات ڕەخنە لە ڕانەر ناگیرێت تۆ هاتووی سەرەتای وەرز بە ڕابیۆت و بە ئیستۆپینان هاتووی داڕشتەیەکی زۆر باشی یاریکردنی دەڵبژاردووە پۆلیسیچیش لەگەڵ مەنزومەکە یاریکردنیی زۆر باشی کردووە تۆ کۆی گشتی هاتووی تازە لیاوداتۆ لە ناو یارەکەیە خیمینێزی شت و شیپەکانە بێ یعنی وەزەیەتی تیپەکە سێپەکانی کاریگەری شدێ کەچی ئەم هەر بەو عەقڵیەتە بیر لە میلانەکات و میلان لە ناپۆلی بردەوە ساڵە بێ دەوری ئیتالی بەرێ ئەمە خوێندنەوەیەکە بۆ تیپانەی کە بەشداری پاڵەوانتە ئەوروپیەکان ناکەن بتوانن ئەم گوژمەیە بن ئەگنا لەسەر میلان واجب نییە لەسەر تیپەکەی ئەلێگری شکست و سەرکەوتن نییە گەرەمە ڕوونەیە نا بە هیچ جۆرە نەبردنەوەی خولی ئیتالی لە هیچ کاتێکا بۆ تیپەکەی ئەلێگری شکست نییە
ئەگەر لە هەفتەی 35 شا لە دەستی بە شکست نییە لە بەری ئامان جێم تیپە لە سەرەتای وەرز خولی ئیتالی نەبووە ئێمە هەموومان نەزانین ئەو گرێبەستانەی کە میلان کردوێتی بۆ خولی ئیتالی نەبووە لەبەرەوە بێ بزانین چۆن خوێندنەوە بۆ تیپەکانەکەی ئێمە نابێت بەو حەزە و لەگەڵ یعنی من پێم وتی مانچستەر بە نمونە بێنایتەوە کاکە تا سەرەتای مۆرزە تا مانگی نۆ کاکە وەڵا تا ناوەڕاستی مانگی نۆش هەمووی نێوت فلیگەم ساڵ بەربژێرە بۆ چامپیۆنزیک بڕۆن بگەڕێنەوە بە تاریخی پۆستەکان و بە تاریخی شیکارەکان و خۆ ئێستا فەیسبوک ئەمانە شەرمی لە کەس نییە هەموو ڤیدیۆی قسەکردنەکانە مێنێتەوە ئەگەر خەڵک بێت تااقەتی بێ بە دوایە بگەڕێ هەموو من لە پەیجەکەی خۆمان مانگی هەشت چیم و تو ئێستا تۆ توانی بچیتەوە سەری پاوەرزی ڕابردوو چیم و تۆ توانی بچیتەوە سەری ئەگەر خۆت مەبەستت بێ هەمووی ئەیوو بەرشەلۆنە بەربژێری چامپیۆنزیگە ئەم ساڵ ئامانجی چامپیۆنزیگە وا تا تەعادولەکەی ڕاڤالیکانۆ ئەنجە فلیگ هاتە یارەکەی نیوکاسڵەوە نێوتی نەخێر تێمبیرکردنەوەی غەڵەتە ئێمە هەوڵەین ڕکابەری بکەین بەڵام ئێمە نەمان و ئامانجمان بردنەوەی نازناوی چامپیۆنزیە بۆیە تۆ نابێ لە حەزیەم و لە جمهوریەم کابرا جمهوری بەرشەلۆنە هاتوواڵێ وەڵا هیچ نوقسانیەکمان نییە ئەم ساڵ لەمانەوێت چامپیۆنزیک بەرینەوە و ئاوا بکەینەوەمان کەمە و لاماسیا وای کردووە تاکە واقعەتی تیپەکەی تۆوان نییە من خۆم هاندەری میلان مەگەر لە شاشەوە هاتم پێم وتم ئەم ساڵ میلان بەم گرێبەستانەی کردوێتی ئەوە لە ناپۆلی بردەوە هاتووە خولی ئیتالی بکەوە منیش لەو ڕێگەیە بەڵام من ئەمەوەکو خولافیاتێک وەکو حەزێکی ئەوانە باسم کردو وەکو باتی ئەگنان لە واقعیەتی خوێندنەوەی میلانە ئەو کارانەی میلان کردوێتی میلان بۆ کاری نەکردووە لە وەرزی ئەم ساڵ خولی ئیتالی بەرێتەوە وەک چۆن بەرشەلۆنەش لە ڕووی مەرکاتۆ لە ڕووی خۆنیۆکردنەوە بەو جۆرە کاری نەکردووە کە بڵێ ئەم ساڵاتم چامپیۆنز لیگ بەرمانە بەڵکو بەرشەلۆنە هەرێوێ وەکو ڕکابەریەک بەشدار بێ ئەوە زروفەکەی وای لێ بکە ئەگەر تۆ ئیجبارت کا بە بردنەوەی چامپیۆنزیک ئێستا یۆنان لە یۆرۆی 2004 تەنها بوو ئامانجە بەشداریکرد بکاتە قۆناغی نوێم یەکەکەیش دە قۆناغی دوم واقعیەتی ئەمە منی شە قورسەکەم کرد ئامانجەکەی خۆم پێکا ئێستا بۆ نمونە میلان ئەم ساڵ ئەڵێ من ئامانجمە چوارپلەکەی پێشەوە بگرم کاتێکی دە چوارپلەکەی پێشەوە دیتە پلەی سێم و یەتە پلەی دووەم دوێڵی بۆنا با تمۆحێکی گەورەتر بیرکەم اونجا لە یارەکانە بە حەزەری زیاتر و یارێکی تمۆحەکە و گەورە بووە ئەمە لە کۆی گشتی پاڵەوانەتیان ڕووەیە بەس تۆ لە سەرەتای وەرزەوە ئامانجە نەبوو بەڵام ئینتەر میلان ئامانجی بردنەوەی نازناوی خولی ئیتالیا ناپۆلی ئامانجی پارێزگاریکردنە لە نازناوی خولی ئیتالی جیاواز لە تیپەکانی ئەم دوو تیپیان ئامانجیان دیاریکراوە بۆ بردنەوەی نازناوی خولی ئیتالی لە ئیسپانیا بەرشەلۆنە و ڕیال مەدرید زۆر ڕوونە دەیانەوێت خولی ئیسپانی بەرنەوە بەڵام ئەتلێتیکۆ مەدرید هەوڵ دەدا بۆیە لێرەیە میلانی ژانێکۆ هەوڵدا حسێبی بۆ کرێ شتێنیە تۆ دانیشی لەسەری حسێب بکەی یۆنان دواوەی هاتە قۆناغی 16 هاتە قۆناغی 8 قەیچەکە با هەوڵ بەم گەمە قۆناغی داهاتوو دواتر هەوڵ بەم گەمە یاری کۆتایی دوای یاری کۆتایی چی ڕوویە 16 8 چوار یاری کۆتایی دوای یاری کۆتاییشە من لە قۆناغی کۆمەڵەکان لە پرتوگالم بردوتەوە بۆ نابێت جارێکتر لە پرتوگال بەرمەوە بم بە پاڵەوان ئەم خەونە لەناو پاڵەوانەتیەکەیە دروستە بێ بەس ئامانجە سەرەتای ئامانجە سەرەکیەکەت نییە تۆ لە سەرای وەرزکە دەستی پێ کردووەم ئامانجەی تۆ نییە بۆیە هەوڵە دەین کە خوێندنەوە بکەین یا قسە بکەین لەسەر تیپێک ئێمە هەوڵ بین لەم ئامانج و لەم خوێندنەوەیەوە دەست پێ بکەین و هەوڵ بین کە شتێک داڕێژین یا شیکاری بۆ تیپەکەین بەم جۆرە دەست پێ بکەین و هەوڵ بین کاتێک تیپ ئەنجامی خراپە بێ نین پشتیان بشکێنین پەڕووباڵیان بکەین چونکە ئەومان لەبەر چاو بێت دوو مانگ پێشێستا وەسفمان کردو و دوو مانگی دوایەوە ڕەنگە ئێمە وەسفی بکەینەوە ئەمە زۆر مشکیلەیە زۆر مشکیلەیە کە بەڕاستی مستاقیەت و شیکاری و ڕازگۆیی تۆش لای بینەرەکەت لە دەستەیە بە هاوسەنگی کاتێک ڕەخنن لە تیپێکە بە هاوسەنگی ڕەخنی لێ بگرە مێ مێژوویەم تیپە لە کەدارکەی مێ ئاستیە مەرزی تیپەکە لە کەدارکەی مێ هەموو یاریزانەکان لە کەدارکەی چونکە وەرزێکی دوور و درێژە بەڵام دەست بخەرە سەر ئەو خاڵە جەوەریانە دەست بخەرە سەر ئەو برینانەی کە لەم تیپەیە دروست بووە بۆی کە ساڕێژ بێ بۆی کە چارەسەر بکرێ ئەمە وەکو میلان من پێم وتی ئێسەش پێ دەڵێمەوە میلان ئامانجی بەشداریکردنە لە چامپیۆنزیگی وەرزی داهاتوو ساباتی سەرکەوتن شکست و هاتنە خوارەوەی ئەلێگری سەرکەوتنی ئەم ڕانەرە لەگەڵ میلان و سەرنەکەوتنی پەیوەستە بە بەدیێنانی ئەم ئامانجە بۆ میلان بەدەر لەوە قسە لەسەر ئەلێگری ئەگەرم تیپە بەشداری ئەوروپا لیگکە
بەڵام بەدەر لەمە بەرپرسیارەتی لەسەر لێگری کە میلان جگە یعنی لە بەشداریکردن لە یۆروپا لیگ بەشداریکردنی کۆنفرانس لیگ بۆ میلان نابێتە دەستکەوت و نابێ وەکو بڵێ بە ستایشی وەرزەکە ستایشی میلانەکەم بە بەشداریکردنی کۆنفرانس لیگ نەخێر ئەبەم جۆرەی هەڵسەنگان نەکە میلان ئەو کاتەکەوێتە دۆخی سەرزەنشکردن. طبعا ئەم شەویش کۆمەڵ یاری دیکەمانەیە لە خولی ئیتالی ناپۆلی سەرکەوتنی تۆمار کرد و پارێزگاری لە پێشەنگی ڕزمەندی کرد و هەفتەی داهاتووش میلان یاریی گرنگی لە بەردەمایە بەرامبەر بەیانی ڕۆما و دۆخی ڕکابەریش لە خولی ئیتالی ئەمە پێشتریش باسمان کردو ێستش باسیەکەمانێ. ئیتالیا یارەکانی بەو جۆرەیە لە ئەوروپا ڕووی 6 گۆڵ لێکری تێرە لە ئەنتەرە بیتۆ لە ئینتەر 3 گۆڵ لێ تۆمارەکرێ بەڵامی بەرامبەر بە لیچی ئەوە تا ناپۆلی یەکویچ بە زەحمەت بردیەوە تەنانەت لیچی لێدانێکی سزاشیان لە دەستدا گۆڵپارێزی ناپۆلی سەرکەوتوو بوو لە جێرانەوە کە کاماردای ڕژبەری پێشووی میلان ئەو ێرژبەرەی کەیان و لە 30 یاریە 89 گۆڵی کردووە ئەو لێدانە سزاکە لە دەزای ساتۆتە خولی پلەیکی ئیتالی لە بە پەنارتیش گۆڵی بۆ ناکرێت کە وەختی خۆی و ئامارە بە مناڵی هەبووە جا بۆیە ئەم من دایم وەکو خۆم یعنی ئەڵێن مناڵێکی 16 ساڵ وای کرد مناڵێکی 15 ساڵ وای کرد مناڵێکی 7 ساڵ وای کرد من هەر گاڵتەم بۆ شتانێ چاوەڕێ بکەم یاریزانە بێتە ڕیزی ئاستی گەورەکان و بێ لە گەورەکانە بەردەوام ماسێکی بەرز پێشکەش بکە ئەنجە تۆرەستایشیکە ئەو ئەرقامانەی پێشوو بۆ خۆیەتی بۆ سەرەتای دەرکەوتنێتی تۆ کاتێک گرنگە بێ لەگەڵ ئەم ئەرقامانەیە بتوانی دەستکەوتی باش و گەوری تیابەدی بێنی نەک بیدا بەم جۆرە تۆ حاڵەتەکان ڕەفتاری بەرامبەرکە بڵێ وەڵا کاکەمە وایە پێشەوەی بچمە سەر نەورۆزۆروێر پێما بێ ئەمڕۆ کۆمنتی کەم هاتووە جا هایتر کە باسی میلان ناگەی پێتەڵێ بۆ باسی میلان ناکرێت سە باسی بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید و کێشەکانیان بکە کۆمنت دێتەوانێ بەڵامتر کە باسی میلانۆمانەیەکی وای لێ هاتوو بۆم جیلەی کە دروست بە تەوان باەک شتان پێ بڵم شتێکی خۆش من ئێستا زۆر کات چمە نێو بازار یا کۆمەڵێ هاوڕێ ئەسەر من برادەرەکانیشم ینی هاوڕەکانی خۆم مناڵ شتیان گەورە بووە کەم بینن یعنی زۆر مەبەستیانە لێم پرسن کاگمە هەمەوە هاندەری کوێوە ئەڵێم میلان تکاڵێ میلان هەر لە خۆ یعنی دەموچاویان شتێکی لێ گاڵتەیان پێمیە پێکەنینیان پێمیە بەزەییان پیامایەتوانێ خۆی ئەمە پەیوەندی بە سەردەمی سیرکردنی تۆپی پێوەیە ئەستا دڵنیابن لەوەی لە چەند ساڵی داهاتوو ئەگەر پاریس بەم ڕیتمە بەردەوام بێ بۆ نمونە جارێکی دیکە بێتەوە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنزیک جارێکی دیکاری کۆتایی چامپیۆنزیک بەرێتانێ ئەگەر ماین و نەمردین لە ساڵی 2032-2033 سیرەکەی جیلێک دروست بووە هەر بەجددی هاندەری پاریس سەن ژێرمانە هەرەبێ بە ئەڵێ هاندەری بۆ لەم 2024 و 25ەوەی تر ئاشنا بۆ بە تۆپ و بە تەواتی حەزی لە تۆپە کە سیرەکە پاریس سەن ژێرمان باشترین نەتیجەکانی بێ بە جمهوری پاریس سەن ژێرمان ئێمەش ئەو کاتەی کە پێگەیشتوین ئێمە ئەو کاتە میلان هەبوو بایر میونخ هەبوو ڕیاڵ مەدرید هەبوو وەکو تیپکەبی بە جمهوری مانچستەر یونایتد هەبوو ئارسناڵ هەبوو لیڤەرپۆڵ باز دەکرا بۆ نمونە لە ئیسپانیا دیپۆرتیڤۆ لا کارۆنیا باسەکرا ڤالێنسیا باسەکرا بەخوا سەردەمێکە لە سەردەمی قیمەی سیرکردنی منیاری یعنی بەرشەلۆنە وەکو شتێک وەکو عاتیفەیەکە وها پاڵپشتی بەرشەلۆنەشم ئێستا چۆن میلان خەڵکێگەڵێ وڵا لە ئیتالیا هاندەری میلانم لە ڕای خوایە وەکو پاڵپشتیە گواڵێ بۆ سەردەمە ئێمەش بەو جۆرە بوو ئێمە ئەم کۆمەڵەتی پێمە میلانمان هەڵبژار بەڵام ئێستا بۆم سەردەمە و بەهۆی دواکەوتنی میلان یعنی بۆ نمونە دابڕانی میلان شتەکە بەم جۆرەیە کە تۆ شتەکەی دەبێ بە شتێکی نامۆ لای خەڵک کاک بەکرێڵێ کاک محەممەد پێ دوایە میلان لە تۆفۆری ئەم ساڵ بێ بە ماسە هەتاوەکو ئێستا کە خولی ئیتالی بەڕێوە چوو بەپێی ئەم ئاستێم و یانەکان پێشکەشی کردووە بەڵێ میلان لە توانایدایە تۆفۆری ئەم ساڵ بگرێت چونکە میلان زۆرترین ڕێژەی پێکانی پیاوە میلان کەمترین ڕێژەی یاریزانی ئامادە بۆ سەرباقیەوەش میلان یەک یاری دۆڕاوە سێ یاریش یەکسان بۆ لە کۆی گشتی کولەکەیە و یارەکانی یوڤەش و ئەتڵەنتاش و ناپۆلیشی بە باشترین ئەنجام تیای هاتوۆتە دەرەوانێت کەمە دۆخێکی زۆر باشە بۆیە بەڵێ ئەگەرێ
کاگاوکارەڵێ هۆکار چی یاریزانە لاوە یاریزان و سوپەر و باشەکان ڕوو لە خولی ئینگلیزیکە من خۆم یاریزان و دەچمە ئەستۆن ڤیلا کە لە پلەکانی خوارەوەی ڕزبەندیە بەس ناچمە یۆڤانتۆس کە یانەیەکی گەورەیە چییە مامە ماڵوە کۆڵە بینیوە خۆ هاڵێ چییە مامەڵێ نا هیچ نییە مامە ئەوی تر وازەحە کاگەر دەڵانە لە کاک محەممەدا میلانە مۆرزی هیچ نازنای طبعا وەرزی ڕابردوش میلان بۆ بردنەوەی هیچ نازناوێک ناو بە زیاری کۆتایی جامی ئیتالیا ئەنجامدا و سوپەر ئیتالیاشی بردەوە میلان پێگاتەکەی بایی ئەوەیە کە لە وەرزی ئەمساڵ هیوای بە بردنەوەی جام هەبێ بەڵام ئامانجە سەرەکیەکە لە پێش هەموویەتی کە گەشتنە بە چامپیۆنز لیگ کاک ساڵە حاڵە پێم گوتی میلان هیوای لەسەر هەڵ ناچنڕێ کاک ساڵە گیان هیوا لای تۆ هیوا چێ هیوای ئەمساڵی میلان گەشتنە بە چامپیۆنزێکی وەرزی داهاتوو ئەمە هیوا و ئامانجی تیپەکەیە بەڵام شتێکی تر هەیە کە بە دەرلەوە حەزی هاندەربوون حەزی پێخوازی لەوێم تیپە ئەنجام بێنێ ئێوەرە تۆ گرەوەکە بەو جۆراگەی کە میلان ئەمساڵ نەگاتە چامپیۆنزێکی وەرزی داهاتوو ئەلەم کاتەیە ئەتوان نەگەرەوە میلان تا پلەی پێنجەمیش میلان یعنی ئەمەی کە جەناب دەڵێ هیوای لەسەرەوە میلان تا پلەی پێنجەمی ئەم ساڵیش بێنێ هیوا و ئامانجی ئەم ساڵی پێکاوە چونکە ناتۆ مێرکاتۆیەکی 300 ملیۆنی بکە و وەرزی ڕابردوش تیپەکە هەشتم بۆ بەشداری هیچ پاڵۆنتێکی نەکردوێت سە تۆ ئاتویت میلانی پلێکی باشتری بۆ بەدەستێنی و میلان بە دۆخێکی باشتر بێنی لە ڕووی ناوبانگ و مارکێتینەوە و ناوی میلان باشترەکەی وەی بەشداری پێکەیتەوە لە پاڵۆنتێکی ئەوروپیە ئێمە چی ئێمە هیوانیە لای تۆ هیوا بردنە ئەسڵەن میلان ئەمساڵ نازناوی خولی ئیتالی بەرێتەوەنێ وەکو موعجیزە باسەکرێت وەکو شتێکی گەورە باسەکرێ ئەگەر تۆ ئەوە بە هیوا بزانی نەخێر هیواکە هی ئامانجی میلان گەشتنە بە چامپیۆنزێکی وەرزی داهاتوو گەشتنە بە یەکێ لە پاڵەوانتە ئەوروپیەکان کە ئەوروپا لیگە بەدەر لەمە ئەم قسەی تۆتەوە یعنی ئەگەر مەبەستەکەی تۆ لەوە بێ میلان پلەی پێنجەمیش ناگرێ قسەکەی جەنابەت تەواو لەوەی کە بڵێ میلان هیوای لەسەر هەڵ ناچێنرێ بەس ئەگەر بەو دیوەی تر قسەکەی نەخێرە و دیوە ئەوە دیوێکی ترە لە دیوی ئەسبتاودان و شتێکی معجزەیە باسەکرێت لە بردنەوەی نازناوی خولی ئیتالی جیاوازی بکە لە نێوان ئەم دوانەیە قوربانە بم کاگەر دەڵان کاگاوکارەڵێ کاک محەممەد من هەندەری میلان و کاکا بووم کاکات چوە ڕیاڵ ئەنجا سریاوی ڕاون دەکرێت ساندەری ڕیاڵشم سەرەتا نەم دەزانی مەدریت چییە ئیتر نازانم ژیرگیانەڵێ کاک محەممەد دوێنە شو سیدۆر بۆ یاری نەکرد ئیساڵە بوو سیدۆر هەفتەیەکە دوور کەوتۆتەوە قوربانە بم کاکا بوو بەکرد ئەها گلیم کرد لە کۆمنت کاک ساڵێکیان میلان هیوای بردننی خول نییە تۆ باسی مناقەشەی خۆم و ئەو هیوای هاندەر مەکە ئەمە خۆ دروستە کردووە لای خۆ ئەوە هاندەری میلانین ئێمە خۆمان هیوایەکمان هەیە بە میلان لەوەی کە پێکاتەکەی باوەی لێ ڕابینین کە خولەکە پێشکەوێ میلان خول هەڵبچنێ ئەمەی هاندەرە من لێرە لە ڕووی شیکاری و لە ڕووی تۆپی پێوە قسە بۆکەم هەر عیبەیە باز لەوە بکەی بڵێ میلان هیوای خول ئەو هەر بە عیبە شتی هاندەر لەگەڵ شتی شاشە و شیکاری جیاوازە ئەمەیان حەزی هاندەرە ئەوەشیان واقعیەتی تیپە کە ئامان جێم تیپە گەشتە بێکێکە لە پاڵەنتە ئەوروپیەکان نەک هیوای بردنەوەی خول کاک محەممەد قادر ئەڵێ میلان وێرزانی ناوێتی هیچیان جێگەی تێگانی ڕێندەرسیان پڕ کردوتەوە بەڵێ ڕابێ زۆر بە باشی پڕی کردوێتەوە بەڵام پێکان نەیەشت ئەگنا بەڵە جێگەی تێگانی ڕێندەرس پڕ بۆ تۆ تیگانی ڕێندەرس مێژووی کێونە گەروی منە نووسیوێتەوە لە میلانە تابلی جێگەی پڕ نابێتەوانێ خۆ تیگانی ڕێندەرس پێرلۆ نییە ئەوە یعنی کۆمەڵە یاریزانی ترن کە داستانێکیان نەخشانوە لەم تیپەیە بەڵام تیگانی ڕێندەرس یەوە نییە کە بڵی جێگەی پڕ بۆ تۆ یا پڕ نەبۆتەوە کاگەیما دەڵێ کاک محەممەد پێگاتی میلان چی لە ئینتەر و ناپۆلی کەمترە وەڵا زۆر شتی کەمترە میلان ئەستێرەکەی ڕافایل لیاوە ئەڵێ مناڵێکی 15 ساڵە حکومەکە کە من پێتان ئەڵێم گلەیم لە پۆلیسی چولیا و لەمانە هەیە لەو حاڵەتانی بوومەکە ئەو کەمتەر خەمیانەی کەوای کرد 45 دقیقی بەلیاو کرد و بردیە دەرەوە کەو یاری کە بەرامبەر بە بیزا کردی بە دڵی خۆی تۆپێگر بە دڵی خۆی پاسینە ئەم کەمتەر خەمیانە لەبەری وەکو یاریزانێکی کامڵ مامەڵە ناکەن لەبەرەوە جیاوازێکی زۆرەیە لە نێوان ئینتەر و ناپۆلی و لەگەڵ میلانە کاکە ڕابەری خۆشەویست چی کراوە بۆ هەڵبژاردنی ئیتاڵیا بەرهەمی یانەکانی کورە بەرهەمی یانەکانی چی دوێنێ ناپۆلی 6 گۆڵی لێکراوە لە هەندۆڤن کورە نەوەڵایەنەکانی ئیتالیاوە تا هاتوون حەچی کەڵتە کۆنەکانی پریمەر لیگی کۆیان کردوتەوە تا لێرە یاری پێیەکەن
ئەوە تا بڕۆچی و گرێبەستانەیەکری هەموو یاریزانەکان کە لایەنەکانە تێر ڕەتێنراون چۆنە لە ئێستا کابراڵێڵە حەزم لێ ئیلا بێ ڤەلۆن بکڕمە بێت ناچاری ینی ئەڤەلۆنێکی دوانزەی مواسەفات دەستکەوێت بە سەرود و دەفتەرێکری بەڵام کاتی سۆچل گەڵایەکی لێ ڕەتێنراوە ئەم یاریزانانشی کە ڕوو لە خولی ئیتالیەکەن یاوانن کە ئیمال کراون یاوانن ڕەتێنراون بۆی هیچ بۆ ئیتالیا ناکرێت لەم حاڵەتەیە نەوەڵا کاک محەممەد من پێم وایە ئامانجی کۆمە تەنهاوەیە بەشداریەکێ لە پاڵەنتی ئەوروپیەکان کە پاژۆی لە وەرزی یەکەمانمانەوەی مسۆگەر کرد ئەم ساڵێکی لە بەشداری لە پاڵەنتی ئەوروپیەکان شتێکی تایبەت دەبێ بۆی پێگاتی میلانیش خراپ نییە ناکاریمان من نەمانوتۆ پێگاتی میلان خراپە منەڵێم میلان ئەوە تا هاوڕێ پێمەڵێ میلان لە چوار پلەکەی پێشەوە بێ پڵت پێتەڵم پێم تۆ بەڵێ دیارە پێگاتەکەت باشە بەڵام بە بەراورد لەگەڵ ناپۆلی بە بەراورد لەگەڵ ئینتەرمیلان و ئەزمموی ئەم یاریزان لە چەند ساڵی ڕابردوو تەعاملکردنیە لە پاڵەنتی ئەوروپیەکان و یارەکانی چامپیۆنی خۆزانی لەمەوە هێزێکی لە ڕادەبەدەر بۆ دروستە بێ بەڵام ئەگەر زروفەکە ڕێگە بەوە بە ئەکرێ میلان بیر لە خولی ئیتالی بکاتەوە سڵاو لە داوانگیان ئەو کاکە دووری دەڵێت لە بەغام واستەکەم یاماڵ و لیاو لەسەر یەک ڕێزکارۆن بەداخەوە کاکە کاروان ئەمە تاوان بەشی کۆمنتەکان بۆ ئەم شەو یاریکی گرنگمان هەیە باشە گلەی بکەم کۆمنتی باشیە ئەم شەو یاریکی گرنگ هەیە لە نێوان هەولێر نەورۆز دوو یانەی کوردی دوو یانە کە مای شانازین بۆ ئێمەی ڕۆژنامەنووس ئێمەی هاندەری تۆپی پێ ئێمەی بینەری یارەکانی تۆپی پێ بەڵام دواتر حەقی خۆیەتی هەچ کەسێک کە خەڵکی هەولێرە تاوانەها سەیری کە من هەرگیز باوەڕم بەو قسەیە نییە دابنیشم لێرە بە تۆ بڵێم بەخوای گەورە زاخۆ و دووهۆک و نەورۆز و هەولێر بۆ من یەک فرقن بەخوای گەورە ڕاز ناکەم بەخوای گەورە زۆر باشکا پێ بڵێم ڕازگویی لەگەڵ ناکەم بەخوای گەورە درۆت لەگەڵاکەمەوە پێ بڵێم بەڵێ بە سەرکەوتنی ئەوان دڵخۆشین بەڵێ ئێستا بۆ نمونە من هەولێر و شوڕتە یاریکەن بەڵێ دۆکۆ و یاریکا بەڵێ بەڵام کاتێ چوویتە وردەکاریەوە کە تۆ یانەیەکی خۆت یانەیەکی شارەکەی خۆت کە تایە لەدایک ئێستا بۆ نمونە من پێم بڵێم سلێمانیت خۆشەوەیە هەولێر بە تۆ بڵێم وڵا هیچ فەرقێک نییە لە نێوان هەولێر و سلێمانی وەڵاهی درۆت لەگەڵاکەمەوە بڵێم کاکە من لە سلێمانی لەدایک بووم لە سلێمانیا گەورە بووم زۆرترین هاوڕێم لە سلێمانیا هەیە زۆرترین سەرێشەم لە سلێمانیا توش بووە زۆرترین سەرێشەم لە سلێمانیا توش بووە ئەکرێت من بڵێم وەڵا خۆشەویستی دووهۆک و هەولێر و سلێمانی بۆ من یەکشتە بەخوای گەورە درۆت لەگەڵاکەم ناوەڵا سلێمانیم لە هەموو ناوچەکانی تری کوردستان خۆشترێوێ بەڵام ئەمەوە ناگەێنێ کە من بڵێم هەولێرم خۆش ناوێت دۆگم خۆش ناوێت زا ناوەڵاوان نییە ئەوانش کەرکووکیشمان خۆشێ لەبەری دڵمان پێیانەکرێت ئێمە چینەوەی هاوکارمانەیە هاوڕێمانەیە برادرمانێ دڵمان بەمووی خۆشە بەسکێتە سەر ئەسڵی واقع ئەم قسەیە حەز زۆر خورافیات و قسەیەکی زۆر نامەنتەقی زۆر ناشینە کە کەسێکە چونکە هەر یەکسە بە دەموچاوی دیارە بە قورعان درۆکە هەر یەکسە بە دەموچاوی دیارە ئەم شەو هەولێر و نەورۆز یاری هەیە بە ئەنجامەکانی هەولێر دڵخۆشینەوەی کە تاوکو ێستا لە پێشەنگی ڕێزبەندی خولی ئیتالیەکە بەس من عیبە بێم لێرە درۆت بۆ بکەم بڵێم وەڵای ئیشەڵا کامتی پێیان باش بێ وەڵام من حەز دەکەم نەورۆز بیباتەوە لە هەولێر عیبە من بۆ درۆت لەگەڵا بکەم بەڵام ئەڵێم ئەگەر یانەیەک ببێتە پاڵەوانی خولی عێراقی لە ناخی دڵمەوەی واخوازم یانەیەکی کوردستانی خولی عێراقی بەرێتەوە با قسەکە وەکو خۆی بگە بەڵام ئەگەر بژاردەکە بەدەست من بێ بڵێن اختیار بێ بە تۆ کام لە میانانە خولی نابی عێراق بوو یا خولی ئەستێرەکانی عێراق ئەڵێم با نەورۆز خولی ئەستێرەکانی عێراق بەرێتەوە لەبەرەوەی منتەقیتیان لێ تۆ بڵی لەم شوێنەیە گەورە بووم هەموو خۆشی ناخۆشەکان لێرە وەڵا من هەمویان بە یەکسان سێرەکەم وەڵڵاهی شتی والیە بەس بە هیوام یاریەکی هێمن یاریەکی سەرنجڕاکێش بەڕێوە بچێ و دوای ئەم یاریەش نەورۆز کێشەی نەبێ و بتوانێ کێشەکانی چارەسەر بکە بتوانێت چونکە یانەکانی کوردستان بەجددی هەمویان پێگاتەیان بێزە توانای ڕکابەریان هەیە هیچیان لە شوڕتە و لە قووەجەوی و لە ڕکابەرەکانی دیکە کەمتر نییە بۆیە
دڵخۆشە بین بە سەرکەوتنیانە کوردستانیەکان، دڵخۆشە بین بە ئەنجامیانە کوردستانەکان، دڵخۆشە بین بەوەی کە یەکێک لایەنە کوردستانیەکان بێتە پاڵەوانی خولیەستێرەکانی عێراق، بۆ تۆیەکی هەولێری زیاتر دڵخۆشی کەولێر بێتە پاڵەوان، بۆ تۆیەکی زاخۆیی زیاتر دڵخۆشی کە زاخۆ بێتە پاڵەوان، بۆ تۆیەکی دۆکی زیاتر دڵخۆشی دۆک بێتە پاڵەوان، بۆ منێکی سلێمانی زیاتر دڵخۆشم لەوەی کە نەورۆز بێتە پاڵەوان، چونکە من بنمایشکردنەکەم لەسەر ڕاستگۆیی. خواتان